لەگەڵ نزیکبوونەوەی هەموو هەڵبژاردنێک و دەستپێکی هەڵمەتی بانگەشەکاندا کاندیدا عێراقیەکان داهێنان دەکەن لە نواندنی ڕەفتاری سەیر و سەمەرە و بەکارهێنانی شێوازی ئەو تۆی بانگەشە کە زۆر جاردەیان کاتەمای گەڵتەجاڕی دەنگدەران. دوای ئەوەی لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی ساڵی 2010دا هەندێک کاندید مریشکی برژا و جلی ژێرەوەیان بە لۆگۆ و وێنەی خۆیانەوە بەسەر خەڵکدا بەخشیەوە لە هەڵبژاردنەکانی ئەم جارەدا داهێنانی لەوانە گەورەتر کراوە. سەیر و سەمەرەی بانگەشەی هەڵبژاردنەکانی عێراق. سەرتاشین بە خۆڕایی بە سەرپەرشتی هەیسەم زەهوان سەرتاشینەکەتان بوو بە بەلاش. بە سپۆنسەری محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمان و هاوپەیمانێتی پێشکەوتنەکەی گواستنەوەی سەرنشینان بێبەرامبەرە. سەردانکردنی مەزارگەکان بەو پاسانەی سەحەر فواد دابینی کردووە. خولی فێرکردنی سەرتاشین و خولی فێرکردنی دوورومان بە خۆڕایی. گروپی گەشتیاری خۆڕایی بۆ ناوچە گەشتیاریەکانی هەرێم. لە نوێترین داهێنانیشدا پاروی فەلافل و کیسەی پێداویستیەکانی دروستکردنی یاپراخ و کیسە حێل بەسەر خەڵکدا دەبەخشنەوە. ئەوانە بەدەر لە بەکارهێنانی سەرچاوە حکوومیەکان بۆ گەیاندنی بۆری ئاوەڕۆ بەو ناوچانەی نییانە. مانگی تەمووزی ڕابردوو عێراق ڕووبەڕووی گەورەترین کێشەی بێکارەبایی بووە. لەو کاتەدا محەممەد الغەزی پەرلەمانتاری عێراق لە بەرنامەی لوعبەت الکەراسی کەناڵی شەرقیەدا وتی ئەمبارەکانی وەزارەتی کارەبا چۆڵ کراوە لە محاویلەکان چونکە کاندیدی حیزبەکان بردوویانە تاوەکو لە هەڵمەتی هەڵبژاردنەکاندا بەکاری بێنن. کەسیش قسە ناکات چونکە کاندیدی هەموو حیزبەکانی تێدایە. ئێستا لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنەکاندا ئەو محاویلانە دەستکراوە بە هەڵواسینیان و بوونەتە دەزمایەکی گەورە بۆ کاندیدەکان. ئەمە هەڵبژاردنە جۆرە کاندیدێکی نوێی بەرهەمهێناوە لە ناو خەڵکدا بە کاندیدی تێکەڵە ناو دەبرێن. چونکە کاندیدەکە نایەوێت پارەیەکی زۆر لە قیرتاوکردندا خەرج بکات، بۆیە شەقام و کۆڵانەکان تێکەڵە ڕێژ دەکات و بە بیانووی جیاواز قیرتاوەکەی دوا دەخات بۆ دوای هەڵبژاردن. داهێنانێکی تری ئەم جارە گۆڕینی ناوی گروپ و لاپەڕەکانی فەیسبوک و تویتەرە. ئەو لاپەڕ و گروپانیان دام و شوێنکەوتویان زۆرە، کاندیدەکان بە پارەی خەیاڵی دەیانکردنەوە و ناوەکەی دەگۆڕن بۆ ناوی خۆیان بەبێ ئەوەی گوێ بدەنە جۆری گروپ و لاپەڕەکە. لاپەڕی قاوەخانەی ئەفەندی گۆڕاوە بۆ جەماوەری کاندید مرتەزا عەبادی. لاپەڕی تەحشیش کە بە کوردی مانای پێڕابواردن یان نوکتە و گاڵتە پێکردن دەگەێنێت گۆڕاوە بۆ کاندیدەکەتان دکتۆر جاسمت دلێمی. لاپەڕی برژاوی شام بووە بە ڕاگەیاندنی کاندید میلاد سوڵتانی. گروپی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل بە نەقد و قیست بووە بە دیوانیە کاندیدی سەربەخۆ سەید محەممەد عەلی خەلیل هەڵدەبژێرێت. گروپی سلفە و قەرزی هەموو بانکەکان گۆڕاوە بۆ پشتیوانیکردنی عەمیدی کاندید مەجید الغەزی و گروپی کڕین و فرۆشتنی کەرەستەی نوێ و بەکارهاتوو بووە بە ڕاگەیاندنی نووسینگەی عەلی نووری جەواد شەمەری. بە گەڕانێکی کەم لەو لاپەڕە و هەژمارە عێراقیانەدا کە تیشک دەخەنە سەر و بابەتانە سەدان لاپەڕە و گروپی هاوشێوەی تر دەدۆزیتەوە. سەبارەت بە گۆڕینی ئەو ناوانە محەممەد سەبری شارەزای بواری هەڵبژاردن بە ماڵپەڕی ساعی وت کاندیدەکان و پەڕانە دەکڕن بۆ قۆستنەوەی ژماری شوێنکەوتوەکانی. لە عێراقدا دەیان پەڕی ملیۆنی هەیە، واتە ئەو فەیسبوکانی لایکیان لە ملیۆنێک زیاترە، بەڵام هیلایەنێکی سیاسی نین و تیایاندایە زیاتر لە 10 ساڵە هەیە. سەبری باسی لاوەش کرد کڕینی ئەو پەڕانە زیاتر لەلایەن پارتە گەورەکانی وەک ڕەوتی سەدر و هاوپەیمانی پێشکەوتن و دەوڵەتی یاسا و ڕەوتی حیکمەوەیە. وتیشی تیمەکانی هەڵبژاردن پەیوەندی بە خاوەنی ئەو پەڕانەوە دەکەن و 40,000 دۆلاریان دەدەنێ بۆ کڕینەوەی لێیان. ئەو بێجگە لە کڕینەوەی هەژمارەکانی تویتەر کە 65,000 دۆلار تێدەپەڕێنێت. سەبارەت بە هۆکاریەوەی بۆچی کاندیدەکان لە بری خستنە ڕووی بەرنامەی کارەکەیان ئەو شێوازانە بۆ بانگەشەی هەڵبژاردن دەگرنە بەر، عەقیلددینی ئەندامی هاوپەیمانێتی نەسەروتی دوای ئەوەی زۆرینەی سیاسیەکان شکستیان هێنا لە گەیاندنی عێراق بە کەناری ئارامی و نەیانتوانی شەقامی عێراقی بە خۆیانەوە و دیموکراسیەتی بانگەشەیان بۆ دەکرد قایل بکەن، ویان لێ هاتووە ڕێچکەی خوار و خێز بگرنە بەر تاوەکو بە شێوازی ناجۆر و حەیابەر و نایاسایی و نادیموکراسیانە دەنگی خەڵک بەدەست بێنن. محەممەد الغەزیش وتی ئەوە بۆتە ڕۆشنبیری کۆمەلگا چونکە خەڵک جیاوازی نێوان دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردن نازانێت. ئەو گوێ ناداتەوەی تۆ لە پەرلەمان دەتوانیت چی یاسایەک دەربکەیت کە بە سوودی ئەو دەشکێتەوە. ئەو خزمەت گوزاریەکانی دەوێت و ئەوە دەبینێت کە ڕاستە و خۆ لە بەردەمیدا. ئەم جارەش عێراقیەکان توانیان داهێنانی جیاواز و نەبیستراو بکەن. ئاخۆ بۆ هەڵبژاردنەکانی داهاتوو هەک بەکەیان چیتری تێدایە.